گفتوگۆی زیاتر دەکەم میوانەکەم دکتۆر مهند عەزاوی پسپۆڕی سەربازی و استراتیژی لە دوبەی لە ئیمارات لەگەڵمانە. دکتۆر مهند زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24 بەپێی ئەزمموی جەنابەت ئەو هەڕەشانەی کە ئێستا دۆناڵد ترامپ لە ئێرانی دەکات و بە هەند وەرنەگرتنی ئێران ئایا گرژیەکان قوڵتر دەکاتەوە یاخود دەکرێ بڵێن نا ئەگەری دانوستان هەیە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوو؟ تحية لك تحية للمشاهدين. سڵاو لە تۆ سڵاو لە بینەرە بە ڕێزەکان. بەدڵنیاییەوە باس لە دوو ڕێچکە دەکەین. ڕێچکەی یەکەم ئەوەیە لەوانەیە لە ڕێگەی ئاڵوگۆڕکردنی پەیامەکان بێت لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاکە بە نێوەندگیری پاکستان بکرێ و بە نێوەندگیری میسر و تورکیاش بکرێ، بەڵام تا ئێستا ئەمە سەرکەوتون نەبووە. لە ئاسۆیەکەشدا هیچ ڕێچکەیەک نابینرێ بتوانین بڵین هەردوو لە ڕێڕەوە سیاسیەکانیشدا هەردوو لە کۆک هاوڕابن و کۆک بن. بەڵام ترامپ هات وادەکەی درێژ کردەوە بۆ سیناریۆیەکی سەختتر. ئەمە سیناریۆیەکی سەخترە و ئەمە واتایەوە ناگەێنێت ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە 48 کاتژمێرەش بەردەوام دەبن، چونکە بانکی ئامانجەکان بازنەی ئامانجەکان بە بەردەوامی بردومان دەکرێن لە ڕووی استراتیژی و جێبەجێکردنیشەوە دەبینین ئێستا کارگەکان بردومان دەکرێن. دکتۆر چەند جارێک بردومان دەکرێت ئەو شوێنانەش دۆناڵد ترامپ کات درێژ دەکاتەوە، وادەی زیاتر بە ئێران دەدات. لە ڕاستیە کات بە ئێران دەدات یاخود ماوەی جەنگەکە درێژ دەکاتەوە؟ وا دیارە دۆناڵد ترامپ زیاتر دەیەوێت لە کاتی ئۆپەراسیۆنی سەربازیدا وادە درێژ بکاتەوە، بەڵام لە چوارچەوەی سەربازیدا ئەم کارە ناکرێت. سیاسەتی دۆناڵد ترامپ بەم شێوەیە پیاوێکە سیاسەتی جیاواز بەکاردێنێ، بۆیە شڵەژان و سەر لە شێوان بۆ دژمن دروست دەکات. ئەمەش هەڵسو کەوتی دۆناڵد ترامپە، بەڵام باز لە وادەی کۆتایی بکەین. چ وادە کۆتاییەک گوێبیستی منن؟ بەڵێ وادەکە پەیوەستە بە لە ناوبردننی هەموو تواناکان ئۆپەراسیۆنی سەربازی نا. ئۆپەراسیۆنی سەربازی ئێستا بەردەوامە، هێزی ئاسمانی و موشەکەکان و کەشتی فڕۆکە هەڵگرەکان ڕۆژانە کار دەکەن و ئەمە نەوەستاوە. بەڵام لە حاڵەتێک ئەمە گرنگە دۆناڵد ترامپ باسی لەوە کرد ئەگەر گەرۆی هۆرمۆز بە بێ هیچ مەرجێک بکرێتەوە ئێرانیش دەست بەجێ ڕێککەوتن واژە بکە. ئەمە واتە دانوستان و گفتوگۆ نابێ دانوستان و گفتوگۆ واتە ئەو گرێبەستەکە 15-16 خاڵە ئێران واژۆی بکە تا جەنگ کۆتایی بێ. لۆ بڕوایدانیم لە سەرکردایەتی ئێران هێندە کەس مابێ لە ئێرانیش ئەو سەرکردانەی ماون لە ڕاستیدا سوپای پاسدارانن ئەوان لە کۆنتترۆلدان. بۆیە ئێستا لەوانەیە بیرۆکەیەک دروست بوو بێ بۆی لەگەڵ ئەمریکا ڕێککەون. باشە، ینی پێت وایە چاوەڕێی دانوستان بکەین لە نێوانیان؟ پێت وایە نزیک بوونەوە هەیە، خاڵی ئەرێنی هەیە لە نێوانیان؟ لە ڕاستیدا تا ئێستا لە ئاسۆیەک کە هیچ نابینین ئەرێنی بێ، بەڵام دەبینین وادەکەی دۆناڵد ترامپ 24 کاتژمێری تێپەڕاند. ئەو کاتە کاتژمێر 8 ئێوارە بە کاتی واشنگتن وادەی کۆتایی پێدەواتە دەکاتە کاتژمێر 4 بەیانی بە کاتی ناوچەکە. بۆیە تا ئەو کاتە لەوانەیە دەرچەیەک بدۆزنەوە، بەڵام تا ئێستا ئاماژە نییە. تەنیا لەوانەیە ئامادەکاری بکرێ ئەم قسانەی دۆناڵد ترامپە بە بیرۆڕای خۆی کە باس لە سیناریۆی سەخت دەکایە و سیناریۆی جێبەجێ دەکرێت، چونکە فەرماندەی ناوەندی لە هەمهانگیشدایە لەگەڵ ئیسرائیل ئێستا بازنەی نوێی ئامانجەکان دروست کراوە، چونکە ئێستا دۆناڵد ترامپ ڕوبەڕووی سیناریۆیەکی سەختتر دەبێتەوە. ئەویش لە ناوبردنی تەواوی پردەکانە ژێرخانەکانە و ئێرانیش نەتوانێت بە هیچ شێوەیەک توانای سەربازی خۆی بەگەڕ. ئەم هەڕەشانەی دۆناڵد ترامپ بەڕاستی جددین لەسەر ئێران؟
بلا شك جديا بێ هیچ گومانێک جددیە ئێمە باس لە گۆڕەپانی ئۆپەراسیۆن دەکەین کە چاوەڕوان کراوە هیچ ئامرازێک نەماوە لە سێ ڕۆژی ڕابردوودا بە ئاماز نەکراوێ هیچ ئامرازێک نەماوە بۆ نمونە چەند سێ فڕۆکەی B52 لە ئاسمانی ئێران دەسوڕێنەوە و دەفرن ئامانجی گەورە بردومان دەکەن ئێمە لە حاڵەتی جەنگداین بە دڵنیایی و ئەو سەرۆکەی لە حاڵەتی حربدایە و جەنگدایە هەموو ئامرازێک بەکاردێنێ لە هەڕەشەکانیشی جددیە ئەگەر ئێرانم هەڕەشانە بە جددی وەرنەگرێت چاوەڕێی چی بکەین لە ڕۆژانی داهاتوو دکتۆر؟ لەو بڕواایەدام ئەمریکا چەند سینناریۆیەکی لە بەردەمە لە عقلەتی ترامپ بەو شێوەیە سەختترین سینناریۆشەوەی باسمان کرد لەوانەیە سینناریۆی دۆزەخی پێ بگوترێ بەو شێوەیە باسی کرد بەڵام لە ئۆپراسسیۆنە سەربازیە تەواوی جونگەکانی ئێران بردومان دەکرێت بۆ درێژە پێدان بەو جەنگە بۆ نمناوانی کە وەک پردن ڕێگەوبانەکان سەرچاوەکانی وزا وێزگەکانی سوتەمەنی هەمووی پەل و پۆ دەخات بۆ ئەوەی لە هەماهەنگی نەمێنن بۆ پەسیج و سوپای پازداران تەنانەت هێزەکانی دیکەش گروپەکانی دیکە کە نێردراونەتە ئێران. باشە ئێرانیش دەڵێت ئەگەر دۆناڵد ترامپ هێرش بکاتە سەر یان ئەمریکا هێرش بکاتە سەر وێزگەکانی ئاو کارەبا و وێزگە مەدەنیەکان بەگشتی ئەوە ئێمەش بۆ ئەمریکا ناوچەکە دەکەین بە دۆزەخ چاوەڕێ دەکرێت وڵاتانی کەندا و هێرشی زیاتریان بکرێتە سەر لەلایەن ئێرانەوە و هەڵوێستی ئەم وڵاتانە چییە بێ دکتۆر؟ بەڵێ لە ئاسۆدا دەبینین زۆرێک لە هاوپەیمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێک بهێنرێ ئاسۆیەکان بەو شێوە دەردەکەون هاوپەیمانێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هاوپەیمانی بەهێزترین وڵاتی جیانەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە بەم شێوێن نزیک زانیاریەکان بەو شێوەیە ئەمە شرۆڤەکردن نییە بەم شێوێ لە ئاسۆکە دەردەکەوێت تەنانەت ئەگەر ئێران بیر لەوە بکاتەوە هێرش کاتە سەر وڵاتانە ئەو کاتە کاردانەوە زۆر جیاواز دەبێت بۆ نمونە ئەگەر ئەمریکا سەختترین سینناریۆ بەکار بێنێ ئەو کاتە تەواوی فەرماندە و سەرکردەکانی ئێران بۆیان سەخت دەبێ هێرشێک بکەن چونکە زۆر فاکتەر لە دەست دەدەن لە ئۆپەراسیۆنەکانیان چونکە ناتوانن لە سەر زەویدا هاتوچۆ بکەن سوتەمەنی پڕ بکەنەوە لە ڕووی لۆجستیەوە لاواز دەبن ئەو پەیوەندیانەیان نامینێ ئەمانە هەمووی وا دەکات تواناکان و هێزەکانیان لەدەست بدەن بۆیە پێشبینی دەکرێت بەو شێوەیە سیر دەکرێت لە ڕووی پێوەری سیاسیەوە گفتوگۆ بکرێ زۆر باشترە لە هەڕەشەکردن چونکە جیاوازیەکی ئێزگار زۆر هەیە لە نێوان تواناکانی ئەمریکا کە ئیسرائیلیشی لەگەڵە بەراورد بە ئێران کە خەریکە لە ماوەی 37 ڕۆژدا ئەو توانایی لەدەست داوە. باشە لە ماوەی ئەم 37 ڕۆژە چەندین هێرش کراوەتە سەر وڵاتانی کەندا و ئیماراتیش بە هەمان شێوەیەکێک بووە لە وڵاتانە هەتاوەکو ئێستا جۆرێک لە مرونەتە بینرێت لە وڵاتانی کەندا و بەرامبەر بە ئێران بۆچی؟ وەگەرم هێرشانە بەردەوام بن هەڵوێستی ئەم وڵاتانە گۆڕێت؟ بە هیچ گومانێک ئەم بابەتە جێگەی گفتوگۆکردنە چونکە ئەمریکا و ئیسرائیل هێرش دەکەنە سەر ئێران و وڵاتانی کەندا و عەرەبیش هێرش دەکرێتە سەریان واتە هیچ پاساوێک نەبووە بۆ کارانە چونکە یاسای نێودەوڵەتی هەیە یاسا هەیە بۆ شەڕی چەکداری نێوان وڵاتان یاسای نێودەوڵەتی هەیە بۆ ئەمانە لەو وڵاتانەش هیچ هێرشێکی سەربازی نەکراوەتە سەر ئێران بینیمان زۆرینەی هێرشەکان لە ئاسمان و لە دەریاوە بوو کەشتی فڕۆکە هەڵگرەکان و بنکە دوورە دەستەکان هیچ هێرشێک نەکراوە لە وڵاتانی عەرەبی بۆیە کە هێرش دەکرێتە سەر وڵاتانی عەرەبی هێرشکردن و دەستدرێژیە بۆ سەر ژێرخانی سڤیل و خەڵک بریندار بوونە بۆیە هیچ پێوەرێکی سەربازی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵەمە ئەمەش لەسەر ئێران زۆر قرس دەکەوێت لە ڕووی سیاسی و سەربازیەوە چونکە یاسا هەیە وڵاتانی عەرەبیش لەوانەیە لە قۆناغی بەرگریەوە بچنە قۆناغی هێرشکردن چونکە ئەو وڵاتانە هێرش دەکرێتە سەریان 37 ڕۆژە دەستدرێژی دەکرێتە سەریان ینی ئەمە ئەگەرێکی کراوەیە بۆ ئەم وڵاتانە کە بێنە ناو جەنگەکەوە پێویست نییە بێتە نێو جەنگەکە بەڵام ئامرازی دیکە هەیە شێوازی دیکە هەیە کە وڵاتانە بیگرنە بەر بۆ نمونە فشارکردن
پرسیارەکەت فەرموو. هناك كثير بلى. يعني في بڵێ بڵێ لە ئاسۆی سیاسیەوە گۆڕەپانێکی فراوان هەیە دەتوانە وڵاتانە بیگرنە بەر بۆ نمونە یاسای 28 حەفدە هەیە لە بڕیار نامەینەتەوە یەکگرتوەکان لە بڕگەی حەفدە و مادەی 42 ئەو کاتە بە مادەی حوتەم دەتوانن ئامرازی سیاسی بەکاربێنن بە هەمان شێوە لەگەڵ عێراقیش بەو شێوەیە کاریان کرد. باشە دکتۆر چیوا لە ئەمریکا کات ئێستا زیاتر هەڕەشە لە ناوەندە مەدەنیەکانی ئێران بکات؟ لە ڕۆی ئەو شوێنانەی سڤیل نشینن نێژ دەکرێتە سەریان جیاوازی هەیە لە بەکارێنانی هێزەکان چونکە ئێمە نابینین لە ناو ئێران هێرش بکرێتە سەر ناوچەی سڤیل نشین بەڵام وەکو کوردەکان ئەمانە ناوچەی مەدەنین ینی بەڵێ ئەو پردانە ڕاستە ئەو پردانە بە گوێرەی پێوەرەکانی ئەمریکا لە چوارچێوەی جەنگدا ئەم پردانە بۆ هەردوو ئامراز بەکاردێنرن بۆ گواستنەوەی کەرستەی سەربازی موشک هێزی سەربازی نەوت بۆ هەموو گواستنەوەی هەموو ئەوانە بەکاردێنرێ ئێران بەکاری هێناوە بۆ ئابووری جەنگ بۆ هەردوو ئامراز بەکاردێ بۆیە ئەگەر هێرش بکرێتە سەرەوە پردە لەو چوارچێوەی سەربازی ئەمریکا لە یادیش نەکەن زیاتر لە 16 ڕۆژ وادە بە ئێران دراوە ڕێگەی بە ئێران دەبێتە مێزی دانوستان و هەر ڕەتی دەکردەوە ئێمە دەبینین ئەگەر هەیە بۆ دوورکەوتنەوە لەو هێرشانە بەڵام ئێران ڕەتی دەکاتەوە لە ئاسۆیەکە هیچ گۆڕەپانێک و ئاماژەیەکی ڕاستەقینە نابینین کە ئێران خوازیار بێ ویستی هەبێ بەرەو ئاشتی بڕوات لە بری ئەوەی هەر لە چوارچەوەی جەنگ بێت و کە هەموو توانەکانی ئێرانی لە بەڵام ئێران بەرگەی ئەوە ئاگرێت کە جەنگەکە درێژە بکێشێت. تۆڵیت هیچ ئامانجێکی ئاشتی یاخود هیچ ئاسۆیەکی ئاشتی لە ئێران بەدی ناکرێت لەلایەن ئێرانەوە بەڵام ئایا ئێران هێش دەتوانێت شەڕکردنی ماوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل؟ لە ڕاستیدا لە ڕووی لە ناوبردنی تواناکان و هەژمونی ئەمریکاش و توانەکانی چەند زۆرن ناتوانین بەراورد بکەین بە وڵاتێکی جیهانی سێم و وڵاتێکی زلهێز کە ئەمریکا بەراوردێکی گەورە جیاوازێکی گەورە هەیە لە بەراوردنەوەنەوە دوو وڵاتە بینیمان کە ئەمریکا چی کرد کە دەتوانێت شەڕ بکە عێراق دەیتوانی شەڕ لە دژی ئەمریکا بکە لە هەردوو جەنگەکە بینیمان ئەمریکا چی بەسەر عێراقێنە بۆیە ئەمە دەبێت دانایانە مامەڵە بکەن دەبێت ببینین کە جیاوازیەکە چەند زۆرە لە نێوان تواناکانی ئەو دوو وڵاتە نابێ نەتەوەیەک بەرەو کۆتایی ببێ چونکە پێت وایە بەرگە بگری ئەگە بەرگەشت گرت ئامانجەکەت چییە چ دەرەنجامێکی دەبێت سەری هەموو وێرانکاریە بکەن لە ناو ئێرانە هەموو ئەوانەی ڕوودەدەن تەنیا بڕیاردانە ئەگەر بڕیارێکی سیاسی بەپەلە بدرێ ئەمە دەرەنجامی دەبێت ئەگەر بڕیارێکی سەربازی بەپەلە بدرێ ئەمە دەرەنجامی دەبێت بۆ ئێمە باز لەگەلێک دەکەین ئەگەر ئێستا ئەو جەنگەش کۆتایی بێ حکوومەتی ئێران دەتوانێت چی بۆ گەلەکەی خۆی بکە لە ژێر چەتری ئەو وێرانکاری ماوەی 37 ڕۆژی ڕابردوو کەواتە بۆچی ئێران بە دانوستان و بە ڕێکەوتن ڕازی نابێت؟ لەو بڕوایەدام کەم و کوڕی هەیە لە نێو سەرکردایەتیدا کێشە دروست بووە چونکە لە سەرکردایەتی ڕیزبەندی یەکەمی سەرکردایەتی لە جەنگی 12 ڕۆژیدا لە ناوچوو دواتر لە 28 شوبات سەرکردایەتی هەرە باڵە لە ناوچوو ئێستا باس لە ئەو سەرکردایەتیە دەکەین کە پەنجەکانی دەست دەژمێردرێن ئەوانی دەسەڵاتیان هەیە لەوانەیە لە ڕووی ئەزمموی سیاسەوە زۆر باش نەبن بۆیە لەگەڵ نەبوونی ئەو سەرکردایەتی و نەمانی ئامرازەکان و نەمانی کۆنتترۆلکردن بەسەر بڕیارەکان وای کردووە بژاردەکان بە سەختی هەڵبژێردرێن وای کردووە ئەو قۆناغە بخوڵقێت. سپاس دەکەم دکتۆر محەنەت عەزاوی پسپۆڕی سەربازی و استراتیژی لە دوبەی لەگەڵمان بووی دەست خۆش.